چه زۆر ئەمیوانە خۆشەویستانە مەساعدی هەڵباقی دڵسۆزان و خۆشەویستانی حەسەن کاکە سەرکەوتنی ڕۆژنامەنووسکە ئەو بنەماڵەیە زۆرترین خزمەتیان بە حەسەنجیرە کردو کاک سەردارجەلال هەموو معنای خۆشەویست و مامۆستا جەلال کامە چەند ساڵەیە حەسەنەکەین و لەسەرتەنی سەرا و شتچیا ئەگە ناوی کەسێکم بێت چ بۆم بوو کاک شاباسی خۆشەویست کاکا لە ڕەفیق کاک ساڵحی تایەکی بە خۆشەویستی ڕابەخان گەورەی هەموومان سەروەری ئێمە خێزانی مامۆستا حەسەنجیرەشی نەمر هاوسەری پێشوەی حەسەنجیرەک یاخوا بەخێر بێت سەر هەموو شاڵمان ئاوەدان بێت طبعا لە ساڵی 67 تا کاک سەرکەوت پێویستم کاک برنجان ڕابەخان ئەگەر شتێکی بۆ هەوادارانی حەسەن بە سلێمانی یاخوا بەخێر زۆر مەمنونم سلامت بن سڵاو ڕێزمێ بۆ هەمووتان بەخێر بێن یاخوا ئەزێتان کێشاوە سپاسی هەمووتانەکەم دەستخۆشیتان زۆر زۆر سپاس ئێمە بە خۆشەویستی هەمووانەوە بە خۆشەویستی ڕێبازی حەسەنجیرەکی نەمرەوە جەمیلەکەیشی خۆشی پێشکەشەکەین باگەڵ دیارە هەموو جارەوتمانە کە یادی حەسەنشەکەینەوە قوتابخانەکەی حەسەنجیرێک هێندە گەورەی ناتوانین کەس تەقلیدی بکاتەوە ئەتوانین بە زمانی ڕۆژهەڵات دەڵێن هەواکانی و بڵێنەوە ئاوازەکانی و بڵێنەوە بەڵام بەدەنگی خۆی ساڵی ئەوانە گەیڵێنەوە بەدەنگی خۆیان تەنها ئەوەیە کە ئەو قوتابخانەی حەسەن ئەوەنە گەورەیە کەس ناتوانێت خۆی بگەڵێتەوە خۆشحاڵی کە لە خزمەتەنەش بەخۆشی ڕۆژانی حەسەنجیرەک و ڕۆژانی کە سلێمانی شارێکی ئاوادان بۆ تصویرێکی تصویرم بۆ خوشی ئەوە دەستخۆشی دانێبین لە هەموویان بەس بە پانی بۆ Kala